مامۆستا بزمان نێرە پێشێکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ خوێندنگەکەمان ئیمڕۆ بە بۆنێ ڕۆژی جیهانی ژینگەوانێ مامۆستایان و خوێندکارانی خوێندنگەکەمان هەستاین بە پاکردنەوەی هەموو خوێندنگە و دەوروبەری خوێندنگەش تەبان ئەمە پێویستێکی سەرشانمانە چکە چەنە ژینگە پاک و خاوێن بێت ئێمە خۆمان بە تەندروستتر دەبین لەبەر ئەوە لێرەوە هەر سوپاسی مامۆستا گەلاوێژ و مامۆستاڵۆن بەشی کارەباکەن کە بیرۆکەکە هی ئەوان بوو کە هەمومان بەشداری بکەین و سەر تاپە هەموو خوێندنگەمان پاکردەوانێ و زۆر سوپاس.